ئیتر ئەوە نەما بەدڵی خۆ لە تاسوڵجۆ پێی پیا بنیت و بێ بەرەو سلێمانی و خێرا لێ بخۆڕی. لە ڕۆژی پێنجشەممە 28 کاتژمێر دەی بەیانی ئەم کامێرە جێگیرانە دەکەونە کار کە لە 7 شوێندا دانراون و هەر شوێنە 4 کامێرەی پێوەیە. دوو کامێریان بۆ ئەم سایدی ئەمبەر، دوو کامێرە بۆ سایدی ئەو بەرەکە خێرایی ئۆتۆمبیل تۆمار دەکات. ئەوەی کە هەیە خێرای ڕێگەپێدرا و لە تاسوڵجەوە هەتاوەکو بەردەم بینەی پارێزگای سلێمانی 80 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا بۆ ئۆتۆمبیلی بچووک، بەڵام بۆ بار هەڵگر 6 کیلۆمەترە. ئەمە لە ڕۆژی پێنجشەممە دەکەوێتە کار. شۆفێران دەبێت پابەندی خێرایی ڕێگەپێدراو بن کەمە سیسمی 1 پوینتە، واتە بەس لە ئاستی کامێرەکەیە کاتێک ئەگەر خێراییەکە و تێپەڕی کرد بێ لە خێرایی دیاریکرا و کە نزیک کامێرەکە دەبیتەوە لەو شوێنەیە سەرپێچەکە بۆ دەنووسێ، واتە بینی کامێرە بۆ کامێرە نییە. بەڵام ئەو کامێرایانەی کە لە ڕۆژی پێنجشەممە کاتژمێردا لە ڕێگەی سلێمانی وارماوە دەکەوێتە کار، ئەوانە پوینت و پوینتن، واتە خێرایی نێوان کامێرەیەک بۆ کامێرەیەکی در تۆمار دەکرێت. ئەگەر لەو خێرایی کە بۆ دیاریکراوە لە نێوانی ئەو دوو کامێرەیەدا خێراتر بڕۆی ئەوە سەرپێچەکە بۆ دەنووسێت و ئەگە دووبارەشی بکەیتەوە سەرپێچەکە و بۆ هەژمار دەکرێت جارێکی دیکە. ئەمە بە شێوەیەکە کە زۆرێک لە ڕێگاکانی دەرەوەی شاری سلێمانی کامێرەی تێدادانراوە بۆ کۆنتترۆلکردنی خێرایی ڕێگاکان بەپێی ئەوەی کە هاتووی سلێمانی بەردەوام باسی کردووە لە ڕێگای تاسوڵجە بۆ دووکان کە کامێرەی پوینت و پوینتی تایە و یەکەم قۆناغی کامێرەکان لەوێ دانرا، ڕووداوەکانی هاتوشۆ بە شێوشی بەرچاو کەمی کردووە، ڕوودا و ئەو کەسایی کە ژیانیان لەدەستەیە ئەمەش کەمی کردووە. ئەمەی کە هەیە ئەمە یەکەم نقطەیە کە دانراوە ئەم کامێرانە کە هاوکار بێنەکان جۆزێتەوە. یەکەم خاڵەکە دانراوە لە بەردەمی بینەی پارێزگای سلێمانیەوە کە لە دووڕێی سەرچنارەوە دێی بۆ ئەتێ بچی بەرەو تاسوڵجە. ئەمە یەکەم خاڵە خێرایی تۆمار دەکا هەتاوەکو دەچیتە تاسوڵجە تاکو لای پر دەکا و بە پێچەوانە شەوە کامێرەکان دانراوە. لە هەر خاڵێکدا 4 کامێری پێوەیە، دوو کامێرەیان بۆ سایدە، دوو کامێرەی تر بۆ سایدەکەی بەرامبەرێتی. ئەمە لە پێناو پاراستنی گیانی شۆفێران و هاوڵاتیانە بۆ ئەوەی کە بە شێوەیەک خێرای لێ نەخۆڕن، سەرکێشی بە ئۆتۆمبیلەوە نەکەن. بۆیە داوا لە شۆفێران دەکرێت پابەندی خێراییەکان بن. خێرایی ڕێگەپێدرا و ئەوەی کە هەیە لەسەر شەقامی تاسوڵجە سلێمانی بە پێچەوانەوە بۆ ئۆتۆمبیلی بچووک، واتە قەمەرە 80 کیلۆمەترە، بۆ بارەڵگە 60 کیلۆمەترە. ئەگەر لە 80 کیلۆمەتر لا بدەیت تا 5 کیلۆمەتر واتە تا 85 ئەمە ڕێگەپێدراوە و سەرپێچی بۆ تۆمار ناکرێت. ئەگەر لەوە لا بێ بچیتە 86ەوە ئەوە بۆ تۆمار دەکرێت. بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگر 3 کیلۆمەتر سەماحیان هەیە، واتە 60 تا 63 دەتوانێت لێ بخۆڕێت، لەوە زیاتر لە 64 بۆی دەنووسێت. بۆی داوا لە شۆفێران دەکرێت پابەندی یاسا و ڕێنماییەکان و خێرەی سەر شەقامەکان بن بۆ پاراستنی سەر و ماڵ و ژیانیان.